جا دانشتو جارێکی تر زۆر سۆڵ خۆش هەمسیانەوە بەس کاکە پەخش لای تۆ ئەمە تاو سڵاوتان لێوێ بەخێر بێن ئەمەسۆن مێنەس بێ بۆ دێش ئاکان بەخەمان سڵاوتان لێبێ ئەو مامەشاهید زەختم لێ کاڵێ دوو جارە سوپاسی ئەمەزۆن ناکەی سوپاسی گروپی ناوەندی ڕۆشنبیری حیزب ناکەی زۆر سوپاسیانەکە من بە پۆستێک سوپاسم کردوون و سوپاسێکی گەورە کردن بەشی هەموو دانیشتەکانەکە تقریبا 25 دقەیەک دواکەوتوین خەدای بەختیاری مام حەمید بوو گفتگوۆیەکی زۆر خۆشمان کرد یەکەم جارە بیبینم لەم دانیشتنای باسی تالیسەکەین دانیشتەکەی پێشوو ئەو هۆکارانەمان باس کرد کە فەلسەفە چۆن لە ئیۆنیا سەری هەڵدا چونکی ئەبێ بە دوایەوە شا بگەڕین کێ مامۆستای تالیس بووە لەبەرەوەی هیچ هینێک نییە هیچ سەرچاوەیەک نییە ئاماژە بە قوتابخانەیە بە یا بە کەسێک بکە کە تالیز لەلایەوە فێر بێ زیاتر لەبەرەوە زۆربەی زۆری توێژەرەکان و لێکۆڵەرەکانیش کە باسی فەلسەفاکەن هەر باسی ئەو هۆکارە ناکەن کە چۆن فەلسەفە لێەوە سەریەڵا وەکو بەختیار مام حەمیدیش باسی کرد کە شارستانەتی یۆنانیەکان بۆ شێوەی ئاوا گەورە کراوە کە پێک هاتەیە کە تێکەڵەیەکە لە هەموو شارستانێک هاتر ئێمە لەو دانیشتەی پێشوا باسی ئەومان کرد حەز ناکەم لەم دانیشتە باسی چۆنێتی ژیان و مناڵی هەبووە ژنی هەبوو ئەو با بڵێ لایەنە بایۆگرافەکەی تالیس بکەین زیاتر باسی ئەو ئیشانەکەی کە تالیس کردوێت یا کاریگەریەکانی بەسەر فەلسەفەوە بۆچی وەکو یەکەم فەیلسوف ناوابرێت لە هەمان کاتەوە وەکو یەکەم داناش یەکەم سۆفۆس باسی ئەوە ناکرد لە دانیشتنی پێشووە بۆی بیرمان بێتەوە لە باسکردنی شعری لیریکیە باسی ئەومان کرد کە مرۆڤ یعنی لە شعرە لیریکیەکانە مرۆڤ خۆی بە بەشێک لە سروش دەزانی یعنی هەستێکی قوڵی بۆ دروستە بوو کە خۆی بەشێکە لە مرۆڤ بەشێکە لە سروش جا ئەمە ڕەنگی یاوەتەوە لە لای هەموو فەیلسوفەکان یعنی تا ڕادەیەک بیرکردنەوەی هەموو فەیلسوفەکانی بەو شێوەیە ئاڕاستە کردووە کە مرۆڤ خۆی وەکو بەشێک لە سروش بزانێت تەنانەت لە لای دیمۆکریتیس دوو کتێبی نووسیوە دوو کتێبەکە بە ناوی بەیۆرانی میکری دیاکۆزمیا لەگەڵ مێگالی دیاکۆزمیا بە دیاکۆزمیا ئەگەر بیکەیتەوە بە کوردی تقریبا وەکو با بڵێن ڕێکخستن دێت یا مەسەلەن جوانکاری دێت لە ئینگلیزیا بە دیزاین دێت یعنی میکری دیاکۆزمیا و مێگالی دیاکۆزمیاکەی دیمۆکرێتیزەکە تەرجمەیکەی بۆ ئینگلیزیە بێ بە یا بەو شێوەیە بڵێن ئەبێ بە دیزاینی چووک و دیزاینی مەسل جامە زۆر سەرنجڕاکێشە یعنی کە تەنانەت هاوچین و مالینۆش وازانم کتێبێکیانەیە بە ناوی دیزاینی مەسل ئەمە بۆچی باسەکەم بۆ ئەوەی کە تێبگەیت لەوەی کە هەموو فەیلسوفەکان لە تالیسیشەوە کاتێک کە سەیری سروشیان کردووە سروش مەبەستمان لە هەموو ئەوەی لە سروشدا هەیە ئەیتر لە هەموو بوونەوەرەکان لە دەشت و دیاردەکان و دەشت و شاخ و بە مرۆڤیش خۆیەوە ئەمانە هەمووی سروش بوون کە باسی سروشیان کردووە سروش با بڵێن ئەوەی کە لە دەرەوەی مرۆڤە وەکو با بڵێن گشتە گەورەکە سەیریان کردووە مرۆڤیش وەکو بەشە بچووکەکەی یعنی جۆرێک لە با بڵێن هاوڕێژەیی لە نێوان مرۆڤ و سروشدا هەیە کە خۆی ئەمە دواتر ئەوەی تالیسە نمونەیەک هەیە لەسەر ئەو هاوڕێژەیە کە ڕێبازێکی لەو شێوەی دۆسیوێتەوە وەڵحاصل ئەوەی کە با بڵێن هەر شتێک لە سروشتا ڕوو بە بەو شێوەی کە ڕوویە لە سروشتا لە مرۆڤیشا بە هەمان شێوە ڕوویە
لە دانیشتنی پێشووە لە فریایەوە نەکەوتین باسی ئەوە بکەین کە شاعرانی لیریکی و یانڤیچی و لیتریانڤۆسیش تەنانەت کە بابنە پێش فەلسەفە بوو پێش سەلاحداری فەلسەفە بوو خاوەندەکانیان لە نوێنەرایەتی شتەکان و دیاردەکان داماڵی چونکی لە میتۆلۆژیایە لە چیرۆکە ئەفسانەیەکانە خاوەندەکان نوێنەرایەتی شتێکیانە کرد مەسەڵەن بۆ نمونە لە هەموو چیرۆکە ئەفسانەیەکانە خواوەندێک مەسەڵەن بۆ نمونە ناوی گایا بوو کە تەمسیلی یان نوێنەرایەتی زەویە کرد کە ئەمڕۆ گایا لە زمانی یۆنانیە بە زەویش ئەڵێن جی باش یعنی لێکەوە نزیکە یان مەسەڵەن ئۆکیانۆس خواوەندێک بوو خواوەند ئۆکیانۆس کە هەر ئۆقیانۆس ئەوەی کە ئەمڕۆش پێوترێ ئۆقیانۆس ئەنجا لە ڕووی زمانەوانیشەوە بۆ بانکردنی کەسی سێم کەسی سێمی تاک مەسەڵەن بۆ نمونە ئەگەر باسی یەکێک بکەین کەسی سێمی تاک بۆ نێرەکەی بە شێوەیەک باسییانە کرد بۆ مێژ بە شێوەیەک باسییانە کرد پێشگیری ئەو ئیان بۆ بەکارێنە بەڵام کاتێک کە شاعیرەکان یعنی لە زمانیش ئەم گۆڕانکاریان کرد ڕەگەزێکی بێلایەن ڕەگەزی سێمیان دروست کرد بێلایەنیان دروست کرد بۆ ئەم دیاردانە با بڵێن بۆ نێرەکە ئۆیان بەکارێنا بۆ منە ئۆ بەختیار بۆ کچێگان و ئی شیرین بەڵام بۆ ڕەگەزی سێم کە دروستیان کرد تۆیان بەکارێنا تۆ تاپڵک با بڵێن بڵێن بە یۆنانەکەی بۆ سەتان تێک نەچێت ئەمانەش کاریگەری زۆریان هەبوو بۆ سەر فەیلسوفە سروشتەکان بۆ تالیس و ئەوانەی کە دواتر دێن فەیلسوفەکان با بڵێن لە تالیسەوە ئەبێ بزانین پرسیاری چیانە کرد وەڵامی چیشیانە ئایەوە یعنی بە زۆری ئەوەی کە لەگەڵ دارەش ئاوازمان کرد مرۆڤ کە هێتە دنیاوە معدەل کۆمەڵە پرسیاری هەیە یعنی لەکوێوە هاتووە کە ئەمرێ چی لێت ئایا دوای مردن ژیان هەیە هەموو ئەم پرسیارانە یعنی پرسیارێکی با بڵێن بۆ خۆی کە خۆوتت فیترەتی مرۆڤن یعنی لە خۆ دروستە بن بێ ئەوەی کەسێک فێرە بکاتەوە ئەم پرسیارانە لەلا دروستە بن جا لە دانیشتەکانی پێشووشە باسی ئەومان کرد کە مەسەڵەن بۆ نمونە یەکەم هۆکار بۆ ئەوەی کە تۆ پرسیار بکەین ئەو سەرسوڕمانەیە ئەو شتەی موعجیزەیەکی بینی شتێکی مەسەڵەن بۆ نمونە لە خەیاڵ ناکرێت ئەمە وا لێکا پرسیارە بۆ دروستکەن کە ئەم پرسیارانەکەی ئەبێ بە دوای وەڵامەکانیان بگەڕێی فەیلسوفەکانە هاتن پرسیاریان لەم سەرەتا و کۆتایی و ئێمە بۆچی هاتووینەتە یعنی هۆکاری هاتنە دنیای ئێمە چییە و هەرێکمان چیە لەم دنیایە پێش ئەمان لە چیرۆکە ئەفسانەیەکانە باسی ئەمە کرابوو بەڵام وەخۆی کەوتمان بە شێوە ئەفسانەیەک یعنی وێنەیەکی پوختی شتەکان یایی پێ با بڵێن شیکاریەکی ئەو شتانەی بۆ ناکردی ئەو باسی سەرەتایانەی بۆ یا مەسەڵەن داهاتوو چۆنە بێ ئێستا چۆنە بێ ئەمانە باسی ئەوانەی بۆ ناکردی هەر لە ڕێگەی چیرۆکێکی ئەفسانەیەوە وێنەیەکی پوختی ڕووداوەکانی یایی کرد لە چیرۆکە ئەفسانەکانە کە جیامان کردەوە ئۆمیرۆس و با بڵێن ئەو ڕێسکە ئۆمیرۆسێمان جیا کردەوە لەگەڵ ئۆرفێۆسیەکەیە لە ئۆرفێۆسیەکەیە جیهان بە 6 مەرحەلە دروست باشە ئەوەی کە مەسەڵەن دنیا بە 6 مەرحەلە دروست بووە دام تا ڕادێم 6 ژمارە 6 دواتر لای فیساگۆرەکانیش مەسەڵەن دنیەکی خۆیە بێ بەهایەکی خۆیە بێ بەهایەکی جیاوازترێ بێ لە ژمارەکانی تر لە لای خۆشمان ئەم ژمارە 6 هەیە کە لە دینەکانی خۆمانە دینە ئاسمانەکان ئاڵێن خوا هەموو شتەکانی لە 6 ڕۆژە دروست کرد و لە حەوتەم ڕۆژە وەکوی کە سوپراتیش دواتر لێکدانەوە بۆ ئەم با بڵێن گێڕانەوە ئۆرفۆسیاکە لە حەوتەم ڕۆژە هین دروستە بێت مرۆڤ دروستە بێت تا ڕادێک لە سوونێکی زۆر هەیە و ئەو گێڕانەوە ئەفسانەیی ئۆرفۆسیەکە ئەڵێ مەسەڵەن هینەکان چۆن بوون مەرحەلەکان چۆن بوون ئەڵێ یەکەم جار فانیس هەبوو ئۆرفۆس تەبعەن مەرحەلەکان ئەکا بە خواوەند یعنی هەموو مەرحەلەیەک خواوەندێکە هەموو قۆناغێکی کردووە بە خواوەند
باڵێن یەکەم قۆناغ یا یەکەم خواوە وەکوی کە ناوێنێ فانیسە. فانیس یعنی دەرکەوتن، شتێک کە دەرەکەوێت، یعنی ڕووناچیە. تەنانەت وشەی فۆس ڕووناچی هەر لە فانیسەوە وەرگیراوە. فێنەدێ، فێنۆمێنۆ، ئەمانە هەمووی ئەسنەوە سەر ئەو باڵێن ناوەی فانیس. دوای فانیس نیختە دێت، نیکسیس. نیختە یعنی شەو، تاریکی. طبعا هەر شتێک کە ئێستا نییە، کەشف نەبووە، لە داهاتوە مەسەڵەن زانستەی دۆزێتەوە، یا مەسەڵەن مرۆڤ ئیتر بە حەزب ڕێگەیەکەی دۆزێتەوە، لە نەبوونەوەی هێنێتە بوون، یعنی شتێکە دۆزێتەوە لە تاریکیەوەی هێنێتە بەر ڕۆشنایی. باشە؟ یعنی ئەم کۆناغەی دووەم لە چیرۆکە ئەفسانەیە ئۆرفۆیۆسەکە زۆر گرنگە کە نیختەی داناوە. هەندێک مەسەڵەن هەندێک لە توێژەران ئەڵێن نیختە پێش فانیس دێ، هەندێکیش ئەڵێن نە فانیس پێش نیختە دێت، یعنی دەرکەوتن پێش شەو، هەندێکیش ئەڵێن شەو پێش دەرکەوتن دێت. دوای نیختە مەسەڵەن باڵێن خواوەندی سێم کە دواتر دێت، باڵێن داری پاشایەتەکە یا بە خواوەندەکەی دوای خۆی، یا مەسەڵەن قۆناغی دووەمی سێمیان ئورانۆسە. ئورانۆس یعنی ئاسمان، یعنی لە زمانی ئەمڕۆی زمانی نوێی یۆنانیەکانیشە ئورانۆس یعنی ئاسمان. ئاسمانیش دەلالەتە لە ئەو فەزایی یا ئەو شوێنەی کە شتێکی دا، یعنی بە شوێنێ هەبێ ئەنجا شتێک هەبێ، شوێنێک هەبێ بۆی شتەکە بێتە ناوی. لە دوای ئورانۆس کرۆنۆس. کرۆنۆس دواتر مەسەن گۆڕاکاری بەسەرهاتووە بۆ بە خرۆنۆس. خرۆنۆسیش یعنی کات، کە تا ئەمڕۆژ یعنی ئەمە زۆر سەیرە، ئەو باڵێن ئەو دنیابینی ئۆرفۆیۆسیە کە هەیوە، یەکەم جار فانیسە، دوای نیختێ، ئەنجا ئورانۆس، ئەنجا کرۆنۆس، یعنی شوێن، کات بوونێکە بێ، یعنی ئەو ڕاهەندانەی هەبێت شوێن و کات. ئەمە ئەو ڕاهەندێکە تا ئەمڕۆژ مەسەڵەن ئاوا قسەی لەسەرەکەی. بەڵێ لە هینیشا هەیە لە قورئانیشا باسی ئەو مەرحەلانە کرێ، ئێمە یەکەم جار ئێمە ئەوەمان دروست کرد و ئەوەمان دروست کرد. بە هەر حاڵ دوای کرۆنۆس کات زیۆس دێت، کە لای ئۆمیرۆسیش مەسەڵەن هەر زیۆس گەورەی هەموو خواوەندەکانە. دوای زیۆسیش دیۆنیسۆس دێت. طبعا هەموو دیۆنیسۆس با بڵێن کوڕی زیۆسە. هەموو شعری یانبیکی و لیریکی و دیتریانبۆسی و تراژیدی و کە دواتر بێ بە شانۆ، تراژیدی و درامی و کۆمیدی، ئەمانە هەمووی بۆ خاتری خواوەند دیۆنیسۆس، یعنی ڕێوڕەسم گەلێک بوون بۆ لە مەراسی لە یادکردنەوەی ساڵ ڕۆژەکانی دیۆنیسۆس ئەم ئاهەنگانە ئەجێڕا بەڕێوەواچوو. بۆیە یعنی دیۆنیسۆس تا ئەمڕۆژ یعنی هەر بۆ ناواناسێ بە خواوەندی شانۆ ناسێ. دیۆنیسۆس خواوەندی شانۆ و شەراب. بە هەر حاڵ یعنی لەدانەوەی سقراطی بۆ ئەم دنیابینی ئۆرفۆیۆسەوەیە کە ئەم دنیا بەم شەش مەرحەلەیە دروست بووە، خوا دنیای بەم شەش مەرحەلەیە دروست کردووە. لە کۆتاییشە کاتێکە مەسەڵەن بۆ نمونە هاوسەرەکەی زیۆس خواوەند ئیرا ئەوێ تۆڵە لە دیۆنیسۆس بکاتەوە، لە ناوی بەرێت، داوای یارمەتی لە تیتانەکانەکە. تیتانەکان ئەو بوونەوەرانە بوون پێش خواوەندەکان هەبوون، بەڵام نەمر نەبوون، مردە بوون، وەکو مرۆڤ مردە بوون لە ناوە چوون. داوا لە تیتانەکانەکە دیۆنیسۆس لە ناو بەرێت، چونکی ئیرا سروشتێکی باڵێن ڕقاوی و حەسوود و هین بۆ، یعنی ئیرەی بە خەڵکەکان بدەی، زیاتر ئیرەی بە نەرلەکەی خۆی بردووە، بە زیۆس بردووە کە سروشتێکی ئاوای هەبووە، ژن دۆستانەی هەبووە. کاتێک کە تیتانەکان دیۆنیسۆسە گرن و لە ناویەبەن یەکەم بە 7 پارچەوە، دووبارە هەم ژمارە 7ش تۆزە هینە، یعنی جفرەیەکە لە ناو باڵێن ئەفسانەکەیە. سقراط دەڵێ ئەو کاتێک کە زیۆس بەما ئەزانێ تیتانەکان دیۆنیسۆسی کوڕیان پارچە کردو و کردوانە بە 7 پارچە و ئەی کوڵێن و ئەی خۆن، زیۆس دێ هینیانەکات، تۆڵیان لێکاتەوە بە هەورە دروستەیەک هەمیانە سووتێنێت. کاتێک یان سووتێنێت تیتانەکانە سووتێنن، دوو کەڵێک لە یعنی
پاژماوەکانە بێ بە دووکەڵێک لەو دووکەڵە زیۆس چی دروستەکات دنیای مادی دروستەکات طبعا ئەوەی سکولات لە هینا باسیەکە لە دیالۆژی فێدرۆسا باسیەکە ئەو بە ئێفعالی پێڵێ ئێفعالی طبعا ئێفعالی ئەمڕۆ لە یۆنانیا ئەو هینەیە ئەو با بڵێن ئەو کۆمەڵە چڕبووی کاربۆنەکان کە ئەمڕۆ لە زانستیشا مەسەڵەن ئەڵەن هەموو شتێک لە کاربۆن دروستە بێت هینێکی وا هەیە زۆر شارەزای سکراتیش باسیەوەکە ئەو باسی دووکەڵاکە ئەڵێ زیۆس دێت لە ئەم دووکەڵە دنیای مادی دروستەکە لەبەرەوەشە سوپرا دەڵێ ئێمە دوو توخمی دژبەیەکمان پێیە توخمێکیان مردەییە لەبەرەوە پێمانەڵێن مرۆڤ لەبەرەوەی ئەمرین طبعا ئەمە لە کوردیە مرۆڤ و مردە ئاوانیسەکن لە یۆنانی ئەوانیە توخمێکمان مردەییە ئەمرین توخمێکشمان ئەو مردەیە هی تیتانەکانە لەبەرەوەی دووکەڵەکە هی تیتانەکان و هی دیۆنیسۆسە بەیەکەوە دوو تایبەتمەندی هی تیتانەکان و دیۆنیسۆسمان هەیە توخمێکمان مردەییە توخمێکشمان هی دیۆنیسۆسە کە خواوەندیانەیە و نەمرە بۆیە ئێمە یعنی ئەمە هینێکی با بڵێن لێکدانەوەیەکی سوپراتە بۆ پشتڕاستکردنەوەی کە نەمری ڕۆح بۆ ئەوەی کە ڕۆح نامرێت ئەمانە بۆچی باسەکەم لەبەرەوەی گرنگە ئەمانە بزانین بۆی لە هەموو فەیلسوفە سروشتەکان و تەنانەت ئەوانەی دواتری شتێوگەین فەیلسوفەکان پرسیاری چیەکەن و وەڵامی چیەرەوە بتمان پرسیاری یەکەم سەرەتاکەن دنیا لە چۆ دروست بۆ لەبەرەوەی ئەم پرسیارە لە ئەفسانەشەوە مەسەڵەن هەبوو لە ئەفسانەکانیشەوە هەبووە کە پرسیاری یەکەم باسی یەکەم سەرەتاکان چۆن دروست بۆ چۆن هینە بێت لە بەردەوامی ئاوێت و چۆن شتەکان کۆتاییان یەت و لە ناوە چن و چەند شت نەمرن چەند شت پیاچن و ئیمکانی یعنی با بڵێن هەر خۆیان بە سروشتی خۆیان شتانێکن بوونێکن کە گەندەڵە بن یعنی لە ناوە بچن بەرەو لە ناو چن بچن و هەر لەو با بڵێن جێڕانەوە ئەفسانەیی ئۆرفێۆسە زیۆس لە شوێنەکە جاری پێشوو پرسیارمان کرد باسی ئەومان کرد کە زیۆس پرسیارێک لە نیختاکات یعنی ئێستا بە لەوانەیە بەلاتانەوە ڕوون بێت زیۆس پرسیار لە نیختاکە پرسیارەکەی ئەمەیە کە تا ڕادێک هەموو نەک هەموو زۆرێک لە فەیلسوفەکان ئاڕاستاکەن پرسیارەکەش ئەوەیە چۆن هەموو شتەکان دەتوانن یەک بن بەڵام هەر یەکێکیشیان جیا بن باشە ئەمە دوایتر لە فەلسەفەیە ئەبێ بەو پرسیارەی کە لای زۆرێک لە فەیلسوفەکان چۆن یەک ئەبێ بە زۆر و زۆریش ئەگەڕێتەوە بۆ یەکێتە سەرەتاییەکەی خۆی ئەمە تێڕوانینێک لای هەموو فەیلسوفەکان دروستەکە کە ئێمە لە شتێکەوە هاتووی یعنی یەک سەرەتای یەک شت هەبووە کە ئەمڕۆ مەسەڵەن باسی بۆزۆن هیگسە کرێ بە دوایە ئەگەڕێنەوەمانە لە یەک شتەوە هاتووین و لە کۆتاییشە ئەگەڕێنەوە بۆ ئەو شتە یعنی هەموو مانەبینەوە بەوە تەنانەت من تۆزە لە هینەکان لە ئەدەبیاتیشا هەیە لە شێعر و ئەوی نازانم لە شێعرەکانی من زۆر هینی شارەزایان نییە هی مەولانە ئەوانە کە هەمومانە بینەوە بە یەک و هەمومانیە گیانین و ئەوانە یعنی ئەم ئینا ئیلەیه ڕاجعون شاد هەیە یعنی والحاصل ئەم تێڕوانینە لە لای فەیلسوفەکان دروست بووە کە ئێمە لە یەک شتەوە هاتووین و ئەبێ بشگەڕێنەوە بۆ ئەو یەک شتە بۆیە تێڕامانی فەیلسوفەکان و هەوڵ و هەدەفی فەیلسوفەکانەوە بۆ ئەو یەک شتە بدۆزنەوە و ئەو یەک شتەش ئیلا ئەبێ مادە بێت بەڵام زۆرێکی مادە بێت کە تیان ناچێت یعنی هەمیشەییە و هەتا هەتاییە جان لەبەرەوەی دنیاکە خۆی دنیایکی مادیە یعنی ئەوەی کە دروست بووە دنیاکە دنیایکی مادی ئەوەی کە بینین لە دەورمانە هەمووی مادەیە طبعا ئەمە لە سەرەتایە بەو شێوە بوو دواتر لای سکرات شتەکە بە جۆرێکی تری هەیە بەڵێ تەنانەت ئەوەی لای سکراتیش کە مەسەلەن
باسی هەنێ بوونەکە کە نامادین و بوونیشن ئێشتا هەرەڵێ ئەم شتانە لە دنیای مادیشا هەن یعنی کاریگەریانێ بەسەر دنیای مادیە ئەنجا ئەو مادانەی کە مەسەن بۆ نمونە ئەو مادە سەرەتاییەی کە هەموو دنیای لێەوە هاتووە ئەبێ بدۆزرێتەوە تالیزە و کەسا بێ یەکەم کەسە بێ کە دەسەکە بم گەڕانە یعنی یەکەم هەنگاو بۆ ئەم کارە موهیمە تالیزەینێ بە شێوەیەک کە هین نەبێت یعنی ئەفسانەیی نەبێت شیکاری هەبێت و بەڵگەش با بەدەستەوە بەداخەوە ئێمە هیچ دەقێکی تالیس نییە ئەمڕۆ مەسەلەن ئێمە ئاماژەی پێ بکەین ئەوەی کە هەیە تەنها ئەو گێڕانەوانن کە فەیلسوفانی دواتر باسییان کردووە ئەوش زۆر کەمن یەکیان لەوانە مەسەلەن ئاریستۆتەلیس باسی یەک هینێکە یەک دنیای بینی با بڵێن یەک تیۆری یەک دیدی تالیسەکە لە سەدەی یەک بۆ دووشە فەیلسوفێکی تر کە زۆر معجبی تالیس بووە ئایەتیۆس کە خەڵکی شارێکی ئەو کاتە خەڵکی شارێکی سووریا بووە بەڵام ئێستا ئەنتاکیای ئێستای تووشیایە کە زۆر معجبی تالیس بۆیش بە شێوەکان باسیەکە یعنی ئەگەر ئێمە تالیس بناسین لە ڕێگەی دەقەکانی خۆی نایناسین زانین چی و چی یعنی لێگەڕینەکەی بۆ یەکەم سەرەتاییەکە چی بووە لە ڕێی فەیلسوفەکانی ترەوەی ناسین و زۆریشیان تا ڕادەیەک لە ڕێگەی توێژلەر و لێکۆڵەرە فەلسەفیەکانی ئەم دواییانەشەوە مەسەڵەن هەندێک هیندانێن وای دانێن کە تالیس لەبەر ئەم هۆکارانە مەسەڵەن یەکەم توخمی دۆزی بێتەوە بۆ ئەوە چووکەکە یەکەم توخم فڵان شتە کە ویش ئاوە ئەنجا لە لای هەموو فەیلسوفەکان لە زمانی یۆنانیە یەکەمین سەرەتا هەیە یعنی یەکەمین سەرەتا لە زمانی یۆنانیە پرۆتۆ ئارشیچی ئەمە یعنی چەند کێ بووە کە هەموو فەیلسوفەکانی بەخۆوە سەرقاڵ بوو یەکەمین سەرەتا ئەوەیە کە باسمان کرد ئەو مادەی کە هەرگیز لە ناو ناچێ و هەموو شتەکانی لێوە دروست بووە هەموو شتەکان ژەگەڕێنەوە بووە جاری پێشم باسی مانای سروشتم کرد سروش طبعا لە یۆنانیا فیسی کە ناوی فیزیاش یا فیزیکیش هەر لەوە هاتووە کە ئێماڵێن سروش مەبەسمان لە فیزیایە مەبەسمان لە فیزیکیە لە یۆنانیەکەی باسی ئەوم کرد کە لە ڕووی ئەتیمۆلۆژیەوە زیاتر بە مانای بەرهەمدەهێنم و دەزێنم دێت نەک مەسەن بۆ شتێک کە لە دایکە بێ ئێمە لە کوردی خۆمان ئاڵێن لە دایکە بێ بەڵام یۆنانیەکان ئەڵێن دەزێت خۆی دەزێتەکە دروسترەوە بزانم چونکی لە ئەفسانەی یۆنانیە هەنێ جار مەسەن بۆ منە ئێمە هیمانەیە حاڵەتە زایندیەمان هەیە کە مناڵێک لە دایکەوە نازێت بۆ منە زیۆس دوو جار با بڵێن ئەفینا و دیۆنیسۆس کە ئەیبێ جارشان دیۆنیسۆس لە ڕانیەوە ئەیبێ یعنی جاری دووەم ئەسیناش لە سەریەوە یەتە دنیاوە یعنی زایندەکە باشترە بۆ یعنی سروش بەمانەی ئەوە هاتوو لای فەیلسوفانی ئەو سەردەمانە کە شتێک ئەزێت شتێک گێتە دەرەوە ئەمیش یعنی مەبەسمان ئەوەیە کە ئەو یەک شتەی کە سەرەتا هەبوو یەکەمین سەرەتاکە هەموو شتەکانی تری زایاندووە یعنی هەموو شتەکانی تری هێناوەتە دنیاوە با بڵێن یەک جۆر بووە یەکەم جار دوایی بۆ بە زۆر ئەها لە کوردی خۆشمانە زۆر و جۆر و زۆرمان هەیە یەک و فرەشمان هەیە لە زمانی یۆنانیشە ئەم یەکە کە ئەڵێن لە زمانی یۆنانیای بە یەکەڵێن ئێنە بەڵام بۆ یەکەمین سەرەتاکە پێڵێن ئێن تا ڕادەی مەحمەد کەمال لە فەلسەفەی فلۆتینە ئێنی بە یەک داناوە خۆی هەر یەکە بەڵام ئەو یەکە نایانی کە مەسەن ڕۆژانە بەکارێنن مەبەسمان لەو یەکەیە کە سەرەتا هەموو شتەکانی لێوە هاتووە یعنی سروش ئەو هینەی هەبووە ئەو مانایی هەبووە و تالیسیش ئەو یەکەم شتەی کە هەموو شتەکانی لێوە دروست بووە وتوێتی ئاو یعنی ئاو سەرەتای هەموو شتەکان ئەمە ئاریستۆتەلیس یەکەم جار باسی ئەماکە کاڵێ تالیس لەو باوەڕە بووە هەموو شتەکان لە ئاو دروست بوون
ئەمەش تا ڕادەیەک ئەڵێ ئاریستۆتەلیس واڵێ ئەڵێ تا ڕادەیەک ئەو بۆچوونە دێینەی طبعا ئاریستۆتەلیس 150 بۆ 200 ساڵێک سەدەی لە بینی سەدەی بۆ 200 دوای تالیزێت ئەڵێ ئەو بۆچوونە دێرینەی باو باپیرانی کۆن کە وتویانە لە ئەفسانەکانە چۆنێتی دروستبوون یان یەکەمی سەرەتا ئاوە لەویشەوە نزیکە چونکی لە ئەفسانەکانە بە دیاریکرایی لە شارێکی هیسیۆدۆسە ئەڵێ ئۆقیانۆسەکان با بڵێن سەرەتای هەموو دنیان یعنی هەموو شتەکانی دنیان یعنی هەموو شتەکان لە ئاوە هات یعنی بۆ ئەڵێ ئاریستۆ ئەمەی کە تالیز ئەمەی کە ئەڵێ هەموو شتەکان لە ئاوە هاتوون تا ڕادەیەک لەگەڵ مەشایەکە درێتەوە یعنی ئەم لێکدانەوە لۆژیکێکی ئەیکا بۆ یەکەمی سەرەتای دنیا هاتنە دنیا و دنیاوە با بڵێن دروستبوونی دنیاوە لەگەڵ هینەکەشە یەکێک دێتەوە لەگەڵ چیرۆکە ئەفسانەکان شایەکێک دێتەوە بەڵێ دواتر عەفوان بەڵێ بەڵێ یا ئێمە باسمان کرد دانیشتووشا باسی ئەومان کرد کە فەلسەفە با بڵێن لۆگۆس لێکدانەوەی ئەو چیرۆکە ئەفسانەیانەیە یعنی با بڵێن لێکدانەوەی ئەو شتانەیە کە دینەیە تا ڕادەیەک چونکی باسیشمان کرد میتۆلۆژیا یعنی ئەتوانین وەکو دین ساری بکەین بە تایبەتی میتۆلۆژیای ئۆرفێۆسی کە ئۆرفێۆس هەرخۆی بە خواناس ناسراوە یعنی بە دینناس ناسراوە وەکو دینناس و خواناس با نەک وەکو شاعیرێ هەرچەندە مەسەڵەن وساوەکانی وەکو شعر هەبوون بەڵام وەکو خواناس و دینناس یعنی وەکو با بڵێن پێغەمبەرێک سیر کراوە و لە شوێنێکی تری ئەفسانەکانیشە ئەوەی ئۆبیرۆسێ و ئیسۆدۆسیشە ئێمە هینێکمانەیە ڕووبارێکمانەیە بە ناوی ڕووباری ستیگە کە ئەڵێ ئاریستۆتەلی ئەڵێ شاعیرەکان ناویان ناوە ڕووباری ستیگە ئەم ڕووبارە ڕووبارێکی پیرۆز بووە و سوێندی خواوەندەکانی ئۆڵمبۆس بەم ڕووبارە بوو یعنی کاتێککە سوێندیان بەم ڕووبارە خواردووە ئیتر نابوو سوێندەکە بشێنن بەڕادەمە لە چیرۆکەکەی هینیشا هەیە ئەوەی دیۆنیسۆس کە چۆن یێتە دنیاوە با بڵێن دایکی دیۆنیسۆس مرۆڤە بێ ئیراکە ئەوێ تۆڵی لێ بکات و کاتێک پێزانێ خواوەند لەگەڵ مرۆڤێکە لەگەڵ ژنێکی درا دەستی پێکە کردووەمانە ئیرا خۆیەکە بە دادانەکەی شوێ خۆی گۆڕ بە دایانەکەی دایانی سێمێلی ئەچە پێڵە لە بە ئەم جاراگەر زیۆس هاتەوە هینیکە سوێنی بە بەوەی کە ئەو خواوەندە یان نا چونکی کێ ناڵێ مەسەلەن ئەم زیۆسە کابرایکی قۆڵبڕ نییە لەو کابرا قۆڵبڕانێکە ها قۆڵی کچانە بڕێت و هەلیانە خەڵەتێنە دوای بەجییانەیەڵێ دو ئێستا تۆ دووجیان کردو و بەم شێوەیە بەجێی هێشووی پرسیاری لێ بکە بزانە ئایا و خواوەندە با لەسەر شێوە ڕاستەقینەکەی خۆی بشاپە تاوان کە ئەڵێ تۆ ئەمەی پێ بڵێ ئەو خۆی پیشان نایە ئینکاریەکە ئیرازانێ ئەڵێ بۆەوەی ئەم ئینکاریە نەکە سەرەتا سوێنی بە ڕووباری ستینگە لەبەرەوەی ئەمە سوێندی خواوەندەکانە هەست خواوەندی سوێن خوا بەم ڕووبارە بۆ سوێندەکەی پشکێنێ جارە پێشە مشە تا 10 ساڵ بۆی نییە بێتە ئۆلیمبۆس با بڵێن نشینگەی خواوەندەکان یعنی 10 ساڵ لە خوایەتیەکەوێت دواتر مەسەڵەن چەند ساڵی تر مەسەڵەن بۆی نییە بەژاری کۆبوونەوەکانی خواوەندەکان بکەن والحاصل بۆ شێوەیە ینی ڕووباری ستیگە لە میتۆلۆژیاشە باڵێن ڕووبار وەکو ئاو جۆرێک لە پیرۆزی هەبوو و یعنی هینی خواوەندەکانی بووە سوێندێکی خواوەندەکانی بووە یعنی سوێن بووە خەڵک سوێندی پێ خواردووە یعنی ئەوە پیرۆز بووە و لە ڕۆمێژوویەکەەوە هیرۆدۆت باسی هینێکەکە باسی بەسەرهاتێکی تاریسەکە کە ئەو کاتێ لە خزمەتی سەربازیە بۆ لە سوپای لیدیەکانە وەکو ڕایشکارێکی پاشا ئالیاتیس باوکی کریسۆس یا باوکی قاروج وەکو ڕایشکارە کاتێککە سوپاکانەکەوێتە بەردەم یعنی ئەگەنە ڕووباری ئالیس طبعا ڕووباری ئالیس گەورەیە سوپاکە ناتوانێت بپەڕێتەوە لەو کاتەشا هینیان نییە توانیان نییە مەسەن فرد دروستکەن یا مەسەن کەشتی دروستکەن باسی ومان کرد کە یۆنانیەکان ئیۆنیەکان بە تایبەتی
زۆر شارەزامن لە کەشتیوانی و ئەوەی کە بۆ ئێمە شاخە بۆ یۆنانیەکان دەریایە. کاتێکگەن ئەو ڕووبارە تالیس پێشنیازی واکە کە ئەڵێ پاشا ئەڵێ من نەتوانم ئەم کێشەیە کە نەتوانم سوپاکە بپەڕێنەوە بە ئاسانترین شێوە. ئەڵێ چۆن نەتوانی؟ ئەڵێ بەوەی کە مەسەن بەربەسی لێرە دروستکەی لەبەردەم ڕووبارەکەیە پێشتر دوو جۆگەلەی دوو ڕووباری تر هەڵەکەنین، باشە دوو ڕووباری تر هەڵەکەنین، دوایی بەربەسی لەبەردەم ڕووبارەکە دائەنین، ئەو کاتە ڕووبارەکە بەم لالای بەربەسەکەیە بووە. طبعا ئەمەی کە ئەمە هین باسیەکە، هیرۆدۆت باسیەکە. هیرۆدۆت کە باسی ئەماکە کاتێک توێژەران لێکدانەوە بۆ ئەم با بڵێن ئەم چالاکیەی تالیسەکەن تێگەن ئەمە لە چیرۆکێکی ئەفسانەیی هینەچێت، هەرقلەچێت، ئیراکلیس 12 وەرزشی هەیە با بڵێن. لەو 12 وەرزشیشانەوەیە کاچێ مارێک ئەکوژێ لە ناوچەیەک پێ وترێ لێیاندرا. اینجا ئەو مارەش ناوی لێیاندرا ئیدراسە، خۆی بە یۆنانی بە ئاوەڵەن ئیزۆر، بە ئاوەڵەن ئیزۆر، ئەو مارەش ناوی ئیدرایە. یعنی ها تۆ ئێوە کە یۆنانیش نەزانن لەوانەیە مەسەڵەن لێکچوونێک لە بینی و دووشایە بدۆستنەوە ئیدرا و ئیزۆر. ئیراکلیس کاچێ ئەم مارە کوژێ مارەکە 9 سەری هەیە. کاتێک کە شمشێرەگەیە لە سەرێکیە بڕێتەوە لە جێ ئەو با بڵێن لە ملیەوە 2 سەری تر سەر دەرێنێت. هەر سەرێکیە بڕێ و لە جێ ئەو سەری 2 سەری تر سەر دەرێنێت. ئیتر ئەمە ئیراکلیس هینەکات ماندووەکە لە کۆتایی ئیتر بە یارمەتی خوشکەزاغی بە ئاگرێکی سوودێنێت. طبعا ئەمە جێڕانەوەیکی ئەفسانەییە بۆ ڕووبار کە تالیس احتیمالی هەیە لەوانە شەوانە بێ، بەڵام احتیمالی زۆری هەیە کەشفی کرد، یعنی ئەم لێکدانەوەی خوێندە بێتەوە، ئەم جفرەیی خوێندە بێتەوە کە ئەم لێیاندرا ئیدراسە یا ئەم مارەی لێیاندرا تعبیر لە ڕووبارەکانەکە. چونکی ڕووبار ئەو سروشتەی ماری هەیە، یعنی لە شێوەیە وەکو مار، شێوەکەی وەکو مار وایە، و ئەم مارەی لێیاندراش کاتە کە سەریە بڕیت و لە شوێنی دوو سەری تر سەر دەرێنێتەوە. ئێمە ئەگەر مەسەڵەن بۆ نمونە بەربەسێ لە بەردەمی ڕووبارەکە دانین یا جۆگەلەیەک حسابکە، جۆگەلەیەکمانەیە ئەگەر بەردێک خێنە بەردەم جۆگەلەکە بەم لاولای بەردەکە یعنی 2 سەری تر سەر دەرێنێتەوە. بۆیە یعنی تالیس بەمایە دەرەکەوێ هەم خوێنەرێکی باشی چیرۆکە ئەفسانەیەکان بۆ یا میتۆلۆژیای یۆنانی بووە و هەم لێکدەرەوەیەکی باش، یعنی ڕابەکارێکی باشی ئەم چیرۆکانەش بوو. یعنی ئەو چیرۆکانە کە تا ئەمڕۆ مەسەڵەن بۆ نمونە بۆ خوراافەیەک سەیرەکە یا مەسەڵەن مناڵی پێترسی ئەم شانە لە ڕاستیە کۆمەڵێ زانیاری زۆر گرنگ بوون، یعنی بەو شێوەیە زانین، یعنی خەڵک پەروەردەکراوە زانین گوازراوەتەوە، بەڵام بە جفرە کراوە. لە دانیشتنی یەکەم و دووەما باسمان کرد کە چۆن مەسەڵەن شارستانەکان زانینەکانیان شاردۆتەوە نەیان هێشتووە کەسانێکی تر پێیان زانن. بەڵگەشمان بۆ ئەوە لە میسر هەرم نییە، لە میسر هەرم هەیە بەڵام لە شارستانەکانی تر نییە، لە میسۆپۆتامیا زیقورات هەیە لەوانی تر نییە، با بڵێن دیواری سیمان لە سین هەیە لە شوێنی تر نیمانە. ئەمە دەلالەت بەڵگەیە بۆی کە زانیارەکان شاراونەتەوە لە چیرۆکە ئەفسانەییەکانە. و ئەمەی کە هیرۆدۆت باسیەکە لە کتێبێکی مێژوویە باسی ئەم چالاکی تالیسەکە ئەیسەلمێنە کە تالیس هەم خوێنەرێکی باشی هین بووە، هەم لێکدەرەوەیەکیش بووە و لە مەشەوە یعنی کە سەیری ڕووباری کردووە، یعنی هەموو شتەکانی بە ئاو یەکەمی سەرەتای بە ئاو داناوە، لە مەشا قوڵ بۆتەوە لەوەی کە لێیاندرا ئیدراس چییە، یعنی هەمووی پەیوەندی بەیەکەوە، ئاو ڕووبار و خوێندنەوەی میتۆلۆژیا و ئەمانە هەمویان بەیەکەوە. دواتر وەکوی کە باسیشمان کرد مامۆستای نییە، تالیس گەشتی کردووە، باسی گەشتێکە کرێ بۆ میسر و لە شوێنێکی شاب لە باسی فیساگۆرسە، کاتێک کە فیساگۆرس دێت بۆ لای وەکو قوتابیەک، تالیس ئامۆژگاریەکە کە گەشت بکات، بە تایبەتیش گەشت بکات بۆ دوو شاری، یعنی ناوی دوو شارەکەشی پێڵێ ئەڵێ گەشت بە بۆ ئەو دوو شارەی میسر و هەوڵ بە بچیتە ناو دێرەکانیانەوە. دێرەکان ئەو شوێنانە بوو، شوێنانی پەرستگا بوون کە تەنها بەسکاینەکان چوون.
یعنی شتینی هێنی دیا باس کراوە چونکی ئەڵێم تالیس خۆی بە مەسەلەن بۆ ئەگێڕنەوە تالیز ئەڵێ من خۆم لێ شتی باش بێت لەو گەشتایە کە تالیز دەچێت بۆ میسر وەکوی کە باسەکەم باسی چالاکیی تریەکرێت ئیتر نازانم ڕاستەیانە بەڵام بەپێی بەڵگەکان ڕاستێتی ڕوو نەبێتەوە لەوێ پاشای میسر داوا لە تالیسەکە ئەڵێ وەکو سۆلۆن چۆن سۆلۆنەچە بەلای پاشا کریسۆس ئەڵێ ناوبانگی تۆم بیستووە و وا مهمیتی وا ناوبانگی زۆرە ئەمانە ئادێ بزانین چیمان بۆکەی بە هەمان شێوە پاشا میسرەکەش داوا لە تالیسەکە ئەڵێ ناوبانگی تۆمان بیستووە ئادەی وەرە بزان ئەتوانی بەرزی ئەم هەرەمەمان بۆ پێوی لەبەرەوەی تۆ ئەڵەن تۆ کابرایەکی زانایت و دانایت و ئەمانە بەرزی ئەم هەرەمەمان بۆ پێوی ئێمە نایزانین تەڵە ناوخواان ئەشی زانن بەڵام بۆ ئەوەی بەرزی ئەو هەرەمە پێوی پێویستە بە دەستگایەکی با بڵێن گۆنیا پێوە بێ بۆی لاری هینەکە پێوی چی؟ گۆشە بۆی گۆشەی هەرەمەکە پێوی لەگەڵ با بڵێن پێوانەی لایەکی هەرەمەکە هی بنکەی هەرەمەکە بەڵام تالیس تۆزێکی پێچێت و ئەڵەیەتەوە بەلای میسرەکان ئەڵێ بەرزەکەی ئەومێ میسرەکانە حەبەسێن ئەڵەن چۆنەمە بکەن یعنی چۆن توانی بەرزی ئەم هەرەمە پێوی پێشەڵێ زۆر بەبەسیتی شەوی زۆر ئاسان ئەلێ چۆن ئاخر پیشانمان بە ئەڵێ گۆچانەکەم دانا گۆچانەکەم چەقان لە زەویە سێبەرەکەیم هێنا پێوام و سێبەری هەرەمەکەشم پێوە سەیری ئەو هاوڕێژەیەی بینی گۆچانەکە و هەرەمەکەم کرد لە ڕێگەی با بڵێن درێژی گۆچان دابەشی درێژی سێبەرەکە توانیم بەرزی هەرەمەکەش پێوم بدۆزمەوە یعنی مەسەڵەن بۆ نمونە ئەگەر گۆچانێکمانە بێ 1 مەتر بێت تەمان ئەمە بە زۆر شێوە ئاکرێت ئەگەر گۆچانێکی 1 مەتریمان هەبێ لە یەشێک لە کاتەکانی ڕۆژە سێبەری گۆچانەکە بەقەی بەرزی گۆچانەکە یعنی ئەگەر گۆچانەکە 1 مەتر بێ سێبەرەکەشی 1 مەتر بوو ئەو کاتە هەر شتێک کە هەیە سێبەرەکەی چەند بوو بەرزەکەشی ئەو ماهات بەڵام ئەمە بە شێوەی تریش هی نەکرێت مەسەڵەن بۆ نمونە ئەگەر گۆچانەکە 1 مەتر بێ سێبەرەکەی 2 مەتر بێ ئەو کاتە ئەتوانین یعنی سێبەرەکە نیوەی بەرزی گۆچانەکە یا ئەو شتەیەکە هەیە ئەمە لە یۆنانیە پێوترێ ئەنالۆجیە باشە ئەنالۆجیا ینی هاوڕێژەی یعنی ئەوەی کە لە شتێکی گەورەیە هەیە لە شتێکی بچووکیشا هەیە بۆیە سەرەتا باسی ئەوەم کرد کە شاعرە لیریشەکان مرۆڤیان بەبەشە لە سروش دەزانی ئەم ئەنالۆجیایە یعنی ئێستا ئەتوانین مەسەڵەن ئاوا ئاسانی لێ تێبگەین کە هاوڕێژەیەک هەیە لە بینی لە نێوان مرۆڤ و سروشە یعنی مرۆڤ با بڵێن نمونە پچکۆلەکەی سروشە ئەیتر سروش بە هەموو ئەوانەی کە تایەتی بە مرۆڤ بەخۆشیەوە یعنی ئەمە باسی هینە ئەنالۆجیایە وابزانم باسی مشتێکمان کردووە هیچی تر نەماوە ئەوانەی کە باز ناکەین یا مەسەڵەن بۆ نمونە زۆر قسە هەیە لەسەر تالیز وەکوتم خەڵکانی تر جێڕایانەتەوە یعنی هیچ نووسراوێک نییە بەپێی و بەڵگانەی کە هەیە دا ساڵن لە 102 نووسراوەکانی ئەو سەردەمانە دۆزراونەتەوە با بڵێن هێلاسی دێرین دۆزراونەتەوە لە 102 ئەم هەمووەشە لالێکێ ئێمە نەک لە 102 لە 1000.1 نییە وەکو نووسراو ئیترەمە سووتێنراون تیاچون هەر چۆنێک هەیە یا مەسەڵەن گرنگییان پێ نەدراوە خۆی گرنگی پێدراوە چونکی هیرۆدێک کە باسی دروستبوونی پاشایەتی مادەکانەکە باسی ئەوەکە کە دیاکۆ هەموو شتێ بە نووسراو داوای هاوڵاتیەکان هاونیشتمانەکانی بە نووسراو قبوڵەکە و بە نووسراویش داواکانی یعنی نووسین لەلای مادەکانیش ڕۆڵی خۆی هەبووە بەڵام لە یۆنانە زیاتر مەسەڵەن نووسین ڕۆڵی هەبووە و لە سەدەی هەشتەمیشەوە نووسین هەبووە لە ئۆمیرۆسەوە تالیس یەکێکە طبعاً ئەمە زۆر گرنگ نییە ئەم جیاکاریە کرێ ئەم کۆناغبەندیە کرێ بەڵام توێژەرەکان وایان داناوە تالیس بە فەیلسوفێکی پرۆسوقراتی دانراوە ئەوانەی کە مەسەڵەن بۆ نمونە پێش سوقرات ژیاون نەک پێش سوقرات ژیاون تەنانەت تیانە بۆ لە سەردەمی سوقرات خۆشیان بوو
هەر بە پرۆسکوراتی یعنی پێشسکوراتی ناوراوە بۆ نمونە لەوانە دیمۆکراتیس تەنانەت لە سەردەمی ئەفلاتون شاشیاوە یعنی دوای سکوراتیش ژیاوە بەڵام هەر بە پرۆسکوراتی ناوەندێ ئەمە هینێکە لایەنێکی تۆزە هینە سیستیماتیکیە زیاتر نه ئەمانە زیاتر سەریکە زیاتر بە دوای ئەو پرسیارە هینانایە گەڕاون یەکەمین سەرەتاکان مەسەڵەن زۆربەی زۆریشان سروشتی بوون یعنی طبعا ئەوەی کە پێشتر واتان تۆمی باسی کرد بۆچی دنیا بۆچی مادە یعنی یەکەمی سەرەتا مادە بێت طبعا لای زۆربەی زۆریان وابوو بەڵام لای فیساگۆرس وانە بوو یعنی مادە نەبوو یەکەمین سەرەتا ژمارە بوو ئەوە زۆر باش بۆ پرسیارە کرد بیرم نەبوو کاتە ئەپایرۆن ئەنێکسیمانیز وەکو شتێکی ینی بوونێکی سەربەخۆی نەگەوەی کە مەسەن بۆ قسەیەگە وەسفێ بە یا تایبەتمەندیێت ئەتر نازانم هیچ نەماوە لەسەر تالیزبوونە لەوانەیە کە باڵگەن لە هینی شاوازم لە کتێبی فراگمنتەکانی ئەوەی کە لە گۆباری لۆگۆ سادەچوو من خۆم سێرم نەکردەوە ڕاستی لێ کە خۆم هاوکاریشانم لە لۆگۆ سادە ئەسە نەمکردەوە کاکسەرۆر وەریجێڕاوە لەوانەیە مەسەن باسی تالیز تیاکرا بە نازانم باسی چی تیاکراوە بەڵام ئەوەی بزانم هیچ شتێکی نووسراوی تالیز خۆی ئاوا وەکوەوەی کە خۆی نووسیبێتی لێمان نەگەشتووە تەنها ئەو هینانەیە ئەو بەسەرهاتانەیە یعنی حەسڵ ئەوەی گەرنگە ئەو ڕێبازانەیە کە فەیلسوفەکان یەکەمینیان تالیز و دواتریش قوتابیەکانی ئینشەڵڵا لە دەرسەکانی ترا بەسێ